ولی تماشاوانێجا بۆ پێتر بەحەزکردن تایبەتی شاندا دەستپاقژی هەرێما کوردستانی کول سەر ئاستێکی گوپیتکی دی کۆنفرانسی لیتوانیا بەشدارە بڕێز حاکم ئەحمەد ئەنوەر سەرروکی دەستەیە دەستپاقژیە لە ڤیلنیوسا یا لیتوانیا دگەلمەدایە. جەناب حاکم دەم باش هەڵبەتە دیارە بە کۆنفرانسێکی گەلێکی کاریگەری نێودەوڵەتیە ئەنی شێوازی بەشداریکردناوە میکانیزمی کارکردناوە ئەجندایە کارکردناوە دچارچوبێ وی کۆنفرانسیدا چاوایە گەلو. ئێوارە باش برای بەڕێز سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ کەی 24 ڕێزم بۆ خۆت و بۆ بینیرە بەڕێزەکانتانەیە وەکو بەڕێز فەرموود لە پێشەچێکە ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتی 2 ساڵزارێک ئەو فەرەنسا ساز دەکات دیارە ئەم ساڵ بەڕەسمی وەختێکی دەستپاچێری کوردستان حاضر بوو هەروەک بەڕێزێکی لە دیوانی ئەنجومەنی بەڕێبەرێکی گشتی لە سەرۆکاتی دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ شاندەکەی ئێمەدا ئێمە لە دوای دروستکردنی پێم بچێ ڕاستەخۆ لەگەڵ ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی ئەوە دومین جارە لە دوو کۆنفرانسی جیاوازدا بەڵام بەڕاستی کۆنفرانسەکەی پێشوو لە واشنگتۆن بۆی کێشەی ویزە نەمانتوانی بەشداریکردنەوە ئەوان ئێمەمان بانگەشت بوو ئەو کۆنفرانسا خۆت میتەنیچێکە لە دوێنین گەورەترین فۆرمەتەکانی جیهان لە بابی ژایەتی گەندەڵی زیاتر لە 3000 چالاکانی جۆراوجۆر لەگەڵ دەستگاکانی ژایەتی گەندەڵی و بەچاوەکانی تۆمەلگەی مەدەنی و زانکۆکان و بنکەکانی لێکۆڵینەوە و چالاکانی جۆراوجۆر لە بوارە جیاجیەکان و بەرپرسانی حکومی سەنات کەفی تایبەت و ڕۆژنامەنووسانی بلکۆڵکاری ژمارەیەکی زۆر خەڵک بەشداری دەکات دیارە بەشی زۆری یان دەستگاکانی ژایەتی گەندەڵی لە جیهاندا لێرە لە ئاستی بەرزدا بەشدارن لەو کۆبنەوەیە بەتەکید بەشداریکردنی ئێمە بۆ ئاگاداریتان لەسەر ئاستی عێراق تەناوەت یاریێکی کوردستان بەشداری کردووە هەرچەندە لایەنی عێراقی بانگەشت کراوە بن بەڵام تا ئێستا هیچ بینەرێکیان لێرە بوونی نییە سەرای ئامادەبوون لە نزیکەی طبعا نزیکەی 80 تا 90 وەرکشۆپی پسپۆڕی جیاجیا لەسەر کاریگەری گەندەڵی هەموو کەرتەکان کاری گەندەڵی لەسەر کاریگەری زیرەکی دەستکرد لەسەر چەند بەچۆنێتی سەرڕاستکردنی زیرەکی دەستکرد بۆ فێرکردنی بنەماکانی شەفافیت تەسیری گەندەڵی لەسەر هەڵبژاردن هەڵمەتەکانی هەڵبژاردن بە کورتی فرسەتەکانی پێشکەوتن لە وڵاتان یعنی بە شێوەیەکی زۆر وردەکاری لە وەرکشۆپە جیاجیەکان بە بەشداری پسپۆڕانی جۆراوجۆر دەکرێت حاڵی تریش کە بۆ ئێمە گرنگە بەڕاستی دیدار و کۆبوونەوە ناوەچیەکانە لەگەڵ دەستگاکانی ئێرە تا ژمارەیەک دیدار ئەنجام براون لەگەڵ وەرکی ئوردنی لەگەڵ وەرکی سەڵتەنەی ئەمان لەگەڵ چەندین لێکۆڵینەوە لەگەڵ ئەمریکیەکان ئەم ئێوارەیە بە کۆدێکی باڵای تەنسیقی ئیدارەی ئەمریکا لێرەیە بۆ تابعکردنی کاروباری بژاردننی گەندەڵی و تاوان کۆمەڵ هیدایەتیشمان دەبێت لە 2 ڕۆژی داهاتووی کۆنگرەکەش. ولی جناب حاکم پێشتریش کۆنفرانسێک هەبوو لە هەولێر لەسەر گەندەڵی هەر جەنابیشت میوانین بۆ یەکە لە بیرت بێ ئەم کۆنفرانسەش لەسەر ئاستی نێودەوڵەتی لە لیتوانیا بەڕێوە دەچێت کەواتە بەشداریکردنی ئێوە تا چەند ئەتوانن ئیسیفادە لە وڵاتان کە بە تایبەتی وڵاتانی پێشکەوتو کە بتوانن بە شێوەیەکی فعلی کۆنکرێتیەتی گەندەڵی لە هەرێمی کوردستان ڕیشەکەش بکەن. وڵا قوربان خۆت دەزانیان بۆ جیهان بەوەی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بچووک بۆتەوە و لەو حاڵی گرنگ لەو کۆنفرانس و کۆڕبەندە جیهانیانە ئەوەیە کە زانیاریەکان ئاڵوگۆڕ دەکرێن تەجروبە تازەکان دەبینرێن و دەبیستێنیشیان لێ دەکەن خۆش دەزانین هەموو ئەوانە کاریگەری وێ لەسەرەوەی پەیداکردی هاوکاری یارمەتی بە تایبەتی لە بواری ڕاهێنانی پەرەپێدان خاڵێکی ترە کە ئێمە دیدارمان بۆ حکومەت لەگەڵ ئەمریکی بوو لەگەڵ ئیماراتیەکان بوسبنەکە لەگەڵ ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتی و هەندێک سنتەری جیاوازە و لەگەڵ دامدەستگا جیاجەکانی NODC و NDC کەوان ئاژانسی سەربەرەوەی یەکگرتوەکانن بەتاکید خاڵی گرنگ دەبێت ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە جیهان لە چەند ساڵی ڕابردوودا بەرەو استراتیجی خۆپارێزی دەچێت بژاردننی گەندەڵی واتە چۆن حکوومەت کاروبارەکانی بەلەکترۆنی بکرێت سیستەمی بانکی پەرێتێ بدرێت چۆن بیرۆکراسی ڕۆتین کەم بکرێتەوە چۆن بەڕاستی شەفافەتی زیاتر لە داهات و لە کەتی گشتی لە سڵی بانکیا دەبێت کەەوە تقریبا چاوێکی زۆری دەستە لە بارەدا بە قاواتی بابەتی بێ دەستە گشتیەکانە کەەوە خەڵ خاڵانە خۆ دەزانیارێنی کوردستانیش هەنگاوی باشی بۆندراوە بەڵام ڕاستە نەگەشتە زانی کۆتایی پێم وایە ئێمە بتوانین بە شارەزایەوە کە لێرە هەیەتەکید لە ڕێگەی پێشکەشتنی خبرە و راپۆرتی جیاجیا بۆ مؤسساتی ڕسمی بۆ جەنابی ڕئیسی وزەرا زێگرەکان وەزارەتەکان هەر لە مانگی داهاتووی هەرێمی کوردستان ئینشاڵڵا انتخابات داهاتوی ساڵ بەڕێوەیە بۆ ئەوەی
هەموو داکسود لە تەجربەی پێشکەوتنی وڵاتان ببینی و بەش زۆری ئەوانەی ئەیانبینی ئەمە دروست تەعبیان نیشانداوە بۆی کە هاوکاریمان بکەن سەردانی هەرێمی کوردستان بکەن ئێمە سەردانیان بکەین چکە ئەمڕۆکە وەکو جەنابە فەرموویت ئاڵوگۆڕی زانیاری خبرەکان خەڵکی گرنگە تەکنۆلۆژیا ڕۆژ بەڕۆژ دەچێت و هەر تەکنیکیی تازە پێشکەوتی لە وڵاتانی جیهاندا پەیڕۆ بکرێت بەتاکید ئێمە پێمان خۆشەوە و حەریصین لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستانیش بێ سودمەند بێت. بله برئیس حاکم احمد انواری سروکی دست سپاقجیه یا هرما کردستان لیتوانیا گلی سپاس جناب حاکم.